بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست. من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پڕۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. خۆشەویستان، چەند ڕۆژێکە دۆلار نرخی جێگیر نییە لە بەرامبەر دینار ڕۆژ بە ڕۆژ دادەبەزێت. ڕاستتر وایە بڵین چەند ساڵێکە لە دوای ئەوەی لە 120 ترازا کەوتە سەرەوە بە شێوازێکی وەکو بڵێ جێگیر نرخی دینار و دۆلار جێگیر نەبووە. چەندین خانەی بەخۆوە بینیوە. لە پاڵ ئەمیشا بێگومان نرخی زێڕ ڕۆژ بە ڕۆژ ئەمیش لە بەرزبوونەوەدایە بێگومان. خۆشەویستان، بزانین ئەم ناجێگیری نرخی دراوەکان و دراوی هەر وڵاتێک کاریگەری لەسەر ئابووری ئەو وڵاتە چی دەبێت، کاریگەری لەسەر بازار چی دەبێت و ئاڵتونیش وەک ئاماژەم پێکرد لە بەرامبەریدا ڕۆژ بە ڕۆژ مسقاڵی ئەگەر لە ئایارە هەژدەوە دەست پێ بکەین ئێستا ئەمڕۆ گەیشتوتە 500 و نزیک بە 10,000 دینار کە چەند ڕۆژێک پێش ئێستا لە خانەی 400,000 بوو، 490,085,000. ئێمە ئەم بابەتە هۆکارەکانی بەرزبوونەوەی دۆلار و داشکانی دینار، بەرزبوونەوەی زێڕ گەنگەشاکەین، گفتوگۆیەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید حەیدەر، مامۆستای زانکۆ و ئابووری ناس. هەرچەنە خۆی فەرمووی وا بمناسێنە بڵێ خالید حەیدەر پرۆفیسۆر و دکتۆر. منە ئەمێ بزانم جارە سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین بزانین بۆ حەزی کردووە بیناسین. دکتۆر سڵاوی خوات زۆر سپاسەکەم. هەروە باوە ئەوترێت مامۆستا فلانە کەس، دکتۆر فلانە کەس، پرۆفیسۆر دکتۆر فلانە کەس. جەنابەت فەرمووت بڵێ خالید حەیدەر پسپۆڕ و دکتۆر. بۆ زۆر سپاسەکەم بنای خۆی بەخشندەی میهرەبان. وەڵاهی من لە مامۆستای گەورەی خۆم خۆی گەورە لێ خۆش بێ دکتۆر کەمال مزهر کە باسی هینی کرد بەڕێزیان فەرموویان من پرۆفیسۆر دکتۆرەکە خەمە دوای ناوی خۆم لەبەرەوە بە فەزلی خۆی گەورە پرۆفیسۆر دکتۆرەکە کەمال مزهری دروست نەکردووە، کەمال مزهر ئەوەی دروست کردووە، بۆیە ناوی خۆی پێشەخا. بۆی منیش بە چاودێکەری لەو ئینسانە گەورەیە وام پێ باشە ئینشاءڵڵا و بۆچوونێکی زۆر جوانە. باش، سەرکەوتوو بیشەڵڵا. سپاسەکەم سەرجەم. باش، بابینە سەر بابەتەکەمان. دکتۆر، دراوی هەر وڵاتێک ئەگە سەقامگیر نەبوو لە بەرامبەر دراوی بەتایبەت ئەوەی کە پێی ئەوترێت دراوی ساعب ئەوی ئەمریکا دۆلار جێگیر نەبوو، هەڵبەز و دابەزی کرد، ڕۆژ بە ڕۆژ بەهاکەی خۆی لەدەستدا. ئەتوانین بە ئابووری ئەم وڵاتە کە دراوەکەی جێگیر نییە چ پێناسەیەک بۆ ئابوووریەکەی بکەین؟ سەرەتا تەوان ئابوووریەکەی ئابووریکی جێگیر نییە کە جێگیریش نەبوو ناتوانین پێ بڵێن ئابووریکی باش. بەڕاستی تەوان باشی و خراپیەکە بە کۆمەڵێک پێوەڕ و این هەڵە سنگێنرێت، بەڵام ئەو کە زۆر گرنگە کە ئابووریک وەکو عێراق ئابووریکی دەوڵەمەند لەگەڵ خەڵکێکی هەژار و دراوەکەی دۆلار بێنەک دینار. ڕاستی من بە ناو دینارە، بەڵام حەقیقەتەن دۆلارە. لەبەر ئەوەی ئێمە لە سەرەتاوە ئەوەی کە زۆر گرنگە داهاتی ئەم ئابووریە با کەرتە گشتیەکەی، کەرتە حکومیەکەی کە ڕێژە زۆرەکەی داهاتەکەی کەرتی حکومیە لە سەتانەوە و سەروی ئەوەش لە چی پارە پەیداکە لە فرۆشتنی نەوتەکەش کە فرۆشتێت جەنابتە نەزانن نرخاندن و هەڵسەنگاندن و فرۆشتن و کڕینەکەش بەچیە بێر بە دۆلارە بێ. بۆیە لە سەرەتاوەمان زانیوە کە دۆلار دەماری ژیانی عێراق و کوردستانیشە. ئەو دۆلارە کە دێتە ناو ئابووری عێراقەوە ئەگۆڕێتەوە ئەشکێنرێتەوە بە وەکۆی خۆمان ئەڵێن بە دیناری عێراقی و ئیتر ئەو کاتە بەحساب ئەوەی کە ئەگوزارێ حکوومەتی عێراقی پارەی عێراقی پێویستە بۆی موچەی فەرمانبەران بۆ بدات، بۆیە هەرچەندێک دۆلار نرخەکەی زیاد بکات بەرامبەر بە دیناری عێراقی، حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرمی کوردستان مستەفی دەبن، سودمەند دەبن، بۆ تەمان هاوڵاتی زەرەرەکە بۆ مستەفی دەبێ. لەبەرەوە تۆ جەنابەت ئەو بەرمیلە گریمان بە $100 فرۆشتت لە جاتی ئەوەی بە 120,000 دینار بیشکێنیتەوە بەر ئەو ئینە $100ەکە بە 120,000 بە 150,000 شکێنیتەوە تا 30,000 ئەمێنێتەوە. واتە گریمان ئەگەر فەرمانبەرێک موچەکەی 5 گەڵا بێ واتە 520,000ەکە ئەو کاتە زیاترە بێتە 750,000 واتە حکوومەتی عێراقی
600,000 فەرمانبەرەکە ئەدات بە فرۆشتنی 5 بەرمیل نەوت و 150,000 زیادەی بۆ ئەمێنێتەوە. ئەوە استفادەیەکە بۆچی بۆ خەرجکردن لە بوارەکانی تر. بەڵام با بزانین کە ئەو پارە زۆرەی کە دەستی ئەکەوێ بەو شێوازە زەرەرە گەینە بە هاوڵاتی بۆ هاوڵاتی تا ڕادەیەکی زۆر داهاتەکەی جێگیرە زیادەیەکی ساڵانەی کەمی هەیە. ئەمڕۆ کە ئەچێ بۆ بازار بە 120ەکە نرخەکان بە شێوەیەکن سبەی ڕۆژ کە ئەچێ کە بوو بە 150 نرخەکان زیادیان کردووە. ئەنجا لە زانستی ئابووری ئەوە زۆر شتێکی زۆر باوە کە نرخ کە زیادەکە زۆر بە خێرایی زیادەکە و بە ئاراستەیەک سلۆپەکەی زۆر سەر ئەکەوێ. بەڵام دابەزینەکەی زۆریەوە شەوە سلۆپەکەشی زۆر کەمترە. بۆیە بینی جەنابەت گۆشت بنمونە کە بگاتە 25,000 زیاتر بڕوا بە ئاسایی ناگەڕێتەوە بۆ 15,000 و 16,000 لە 25ەکە ئەبێتە 22 بێتە 21 ناگەڕێتەوە بۆ 15 و بە هەمان شێوەز بابەتەکانی تریش بۆ لەبەرەوەی کڕیار بازرگان کە بەداخەوە ئیماڵین بازرگان ناڵێن بەرەمێن لەبەرەوە شتەکانمان زۆرینی بابەتەکانمان لە دەرەوە هاوردا ئەکرێت. بۆیە ئەو کڕیار و ئەو بازرگانە بۆ ئەوەی خۆی بە دوور بگرێ لە کێشەی زیادبوون و کەمبوونی نرخی دۆلار و دیناری عێراقی و نازانم چی داوای شتێکی زیاترەکە پارێکی زیاترە خاتە سەر ئەو شتمەکەی کە هێناوێتە ناو هەرێمی کوردستان یاخود عێراق بۆیە خۆی بە دوور ئەگرێ لە بابەتی زەرر و زیان کە ئەگەرێوێ تووشی ببێ ئەگەر فریای خۆی نەکەوێ لە زیادبوون و کەمبوونی نرخی دۆلار. باش ئێستا لەوانێ بپرسە جا باشە بۆ نمونە کە عێراق زۆرینەی داهاتەکەی لە نەوتەوەی و نەوتەکەش بە دۆلارە بەستراو بە دۆلار ینی پرسیارێکی معقولانە بێتە پێشەوە بۆ عێراق پێشتر یان ئێستا لە داهاتوو ئەگەر بڕیاری بدایە ئێستا بڕیار بدا دراوەکەی بکاتە دۆلار ئەمە چییە بێت؟ نەخێرەوە تۆ بەڕێزت ئەزانی جەنابەت ئێمە بانقی ناوەندی تایبەتی خۆمان هەیە عێراق با بڵێن بە ناوی عێراقەوە گەر قسە بکەین و عێراقیش دیناری ئەوە دراوی تایبەتی خۆیەکە دینارە هەرچەند بەڕێستان بیرتانە ساڵی پار کۆتایی ساڵی پار بڕیارێک دەرکرا لە لایەنی بانقی ناوەندیەوە و پشتگیریش کرا لە حکوومەتی عێراقی کە و حکوومەتی عێراقیش زۆر ڕێنمای وشتیوا لەسەر و بابەتە دەرکرد کە ئیتر بە هیچ شێوەیەک تەعامل بە دۆلاری ئەمریکی ناکرێت هەموو بازارەکان و تەعاملات بە دیناری عێراقی ئەکرێت بەدەر لە چەند حاڵەتێکی تایبەت ئەوەش کە پەیوەندی هەیە بە دەرەوەی وڵات. بەڵام من یەکی لەو کەسانە بووم ئەگەر وتم ئەگەر فعلن حکوومەتی عێراقی بەڵێنەکەی بردەسەر وە فعلن بڕیارەکەی جێبەجێ کرد ئەو کاتە زۆر نرخی دۆلار کە لە بازارەکان ئەو کاتە زۆر بوو زیاتر بوو لەو ڕسمیە کە دانرابوو بۆی نزیکە بێتەوە لەو سعرە ڕسمیە بەڵام حقیقەتەن وانە بوو. یعنی من تەسەوری ئەومە کرد کە دۆلار لە 135 و 36 کەمتر لە 140 یاری بکە لەو بینە لە بینی 132 بۆ 140 کەمتر بێ لەو ئاستە بێ. من وتم لە بینی 132 بۆ 135 ئەو سێ چوار ژمارەشە ئەو ڕقەمەشەکە هەیە بۆ قازانجی نووسنگەکان و ئەو بانقانەی کە تەعاملەکەن بە دۆلار لە بازارەکاندا. بەڵام حقیقەتەن وانە بوو بۆیە لێرە ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت دۆلاری نییە چەندین وڵات دۆلاری هەیە. بەڵێ ئێمە لێرە ناتوانین بە هیچ شێوەیەک ئەو کاتە بە هیچ شێوەیەک ئیتر دراوی عێراقی گرنگی نامێنێ باس لەوە ناتوانین بکەین کە ئێمە ئابوووریکی تاڕادەیەک پشتە بەستێ بە وەکو لاینی سیاسی ئابووری بە ئیش و کاروباری خۆی هەرچەند وەکو خۆژێنی وەکو ئەوەی کە ئەوترێت ئیکتیفاء ذاتی یعنی پێداویستەکانی خۆمان لە بەرهەمی خۆمان پڕ بکەینەوە یاخود خەرجیەکانی خۆمان لە داهاتی خۆمان پڕ بکەینەوە بەو شێوازە نییە بۆیە ناتوانین باس لەوە بکەین کە ئێمە ئابوووریکی سەر بە خۆمان هەیە نە لە ئاستی عێراق و نە لە ئاستی ئەرمی کوردستان. باشە دکتۆرەگەر سەیری دراوی ئوردونی بکەین یان کۆیتی یان سعودی بکەین جەنابەت ئاگاداری بۆی ئەو دوو سێ نمونەیەنەوە نمونەیەکەش زۆرن تا ڕادێکی زۆر جێگیرن تا ڕادێکی زۆر چەندین ساڵە نەک چەند ساڵێک چەندین ساڵە لە بەرامبەر دۆلارە سعرێکی دیاریکراویان هەیە ئەوانیش خۆ بەڵێن سعودیە داهاتێکی گەوری لەسەر نەوتەویش بۆچی لە عێراق وایە و لەوانی تروانە آخر ئەوەی کە زۆر فەرق و جیاوازی هەیە لێرە ئارامی ئابووری و سیاسی نییە هەموو دقەیەک ئەبینی جەنابەت ئێستا بە تایبەت باسی موچەکەی خۆمان بکەین کە بەس بەناو ئەزانین موچەیە دوو مانگ جارێک بە نمونە موچە وەرەگرین یان وەرنەگرین یعنی پەرلەمانتارێک دەرەکەوێ ئیتر لە کوردستانی خۆمان بێ یاخود لە عێراق بێ باس لەوە ئەکرێت کە بە نمونە موچە هات
پارە نێردرا پەرلەمانتارێکی تر ئەڵێ نەوەڵا بڕیارە دووس بەی پارە بنێردرێت وەزیری دارایی ئەڵێ من پارە نانێرم نەزم ئەمە هەمووی ئوستاز گیان بۆ بینەرە عەزیزەکانیش لە زانستی ئابووری بڕیاری حکوومەتمان هەیە و ئەو بەرپرسە باڵانەی کە لە زانستی ئابووری پێیان ئەوترێ بەشێکن لە اقتصادی کولی ئابووری هەمووەکی ماکرۆکە ئەمە چییە؟ لەو ئاستە بەرزە بڕیار ئەدرێت بڕیارەکە کە دائەبەزێ بۆ ئابووری کەرتەکی جوزئی یاخود مایکرۆ کە خەڵکن پرۆژەکانن کە ئەڵێ بە نمونە ئەوە پارە نێردرا پارە نێردران یعنی چی؟ یعنی پارە گەشت چووە بازارەکان چووە بازارەکان من و جەنابەت و بینەرە عەزیزەکان کە دوکانمان هەیە ئەزانین کڕیار پەیدا ئەبێ جوڵە ئەکەوێتە بازار ئەگەر ئەو بەڵێنەوە ئەو قسەیە ڕاست بوو بەڵام دوای 3 ساعتی تر 4 ساعتی تر پەرلەمانتارێکی تر بەرپرسێکی تر پەیوەندیدار بە ئیشەکە ئەڵێ نەخێوان نییە ڕێک نەکەوت حکوومەت یاریمی کوردستان لەگەڵ بەغایە یاخود بەغا ڕێک نەکەوت لەگەڵ حکوومەتی کوردستانە نوێنەران ڕێک نەکەوتم ئەو کۆمەڵێک شت والیەکە ئەو پێشبینیە کە ئەکرا پارە بێت و بازار بجوڵێ نەما یعنی واتە لێرە ئەو بڕیارە کولیەی هەمووەکەی کە درا یاخود وا ئەوە ترێکە درا ڕاست نەبوو و کاریگەری لەبری ئەوەی کە ئەرێنی هەبێ نەرێنی ئەبێ بۆ ئیتر خەڵک سیقەی نامێنێ بەچی سیقەی نامێنێ بە قسەکانی بەرپرسان قسەکانی سیاسەتمەداران ئێستا ینی من دڵنیام ئێستا ئەگەر هەر ڕاپرسیەک بکەین لە کەناڵەکەی بەڕێستان لە فەیسبوک لە هەر شوێنێک بڵێن تا چەند ئێوە بڕواتەن هەیە بە قسەی بەرپرسان و سیاسەتمەداران و بە تایبەت لە بواری ئابووریەکە تەسەور ناکەم ڕێژێکی چاک بەدەست بێنن باشە کابێ لێرەوە منت ڕاکێشە بووی بپرسم ئەمەی ئێستا لە عێراق ئەگوزارێ بە هەرێمی کوردستانەوە کە نرخی دینار لە بەرامبەر دۆلارە جێگیر نییە لەم خۆشکە فەرمووی جەنابەت نرخ زۆرینەی پێشکەشکارانی بەنامەکان ئەڵێن بەها هەڵەیە ئەوەی جەنابەت ڕاستە نرخی دینار لە بەرامبەر دۆلارە جێگیر نییە تەمەن دۆلار و خۆیەتی ئەوە دینارە هەڵبەزمە دۆلار علاقەمان بە دۆلار دراوی ئێمە نییە بۆ ئێمە کۆنتترۆلی بکەین نرخەکەی دابەزیان زیاد بکەواتە پێی ئەم نرخە پەیوەندیەکە پەیوەندی بە دەرەوە هەیە کە وای لێدە یا لە ناوخۆیە یان دێ گروپ و تاقم و خەڵکی سیاسین بە ئارزوی خۆیان یاری بە بازاڕەکەواکەن هەرسێکیان با بڵێ ناوخۆیەکە دانێکیانە ئەوەی دەرەکیەکەش دانێکتراتە دوان ئەوەی دەرەکیەکە جەنابەت ئەزانی دۆخی ململانەی ئابووری و سیاسی لە نێوان ئەمریکا و چین و رووسیا بینی جەنابەت ئێستا شەڕەکەی لەگەڵ ئۆکراین و یەکێتی ئۆروپا و کۆمەڵێک هۆکار هەیە یۆرۆ هەیە بەرزە بێتەوە بەرامبەر بە دۆلار خەڵک سیقە و متمانەی نییە ئێستا شەڕەکە کە ئەگەریەوەی خوانە خواستە ڕوو بدات لە نێوان ئیسرائیل و ئێران بنمونە خەڵک پەنابە بۆ زێر ئەوەی کە فەرمووتان لە پێشەکیەکە جەنابتان سیقایان زۆر نامێنێ بە دۆلار یعنی ئەمانە هەمووی کۆمەڵێک گۆڕاوی گەورن کاریگەرن کاڵم گەورن یعنی کاریگەرن زۆر لە ئاستی نێودەوڵەتی ئەوەش طبعاً کاریگەریە بێ لەسەر ناوخۆ بۆ وەکوتمان لەگەڵ بەڕێستانە باسی ئەومان کرد کە ئێمە داهاتەکە یا ئەو پارەی کە دەستمانەکەوێت لە ئەنجامی فرۆشتنی نەوتەکە کە دۆلارە مانەیەوە ئەو زیادبوون و کەمبوونەت کاریگەریە لە ناو لە اقتصادی عێراقی اینجا بینە ناو ئابووری عێراق و ئابووری هەرێمی کوردستان با پرسیارەکەم دیسانەوە با کۆیت و با بڵێن سعودی وەرگین بۆ ئەمەی دەرەکیەکە هۆکارە دەرەکیەکە تەسیر لەوان ناکات ئەوەن ناوەکیەکە کۆنتترۆلیەکە کۆنتترۆڵێکی زۆری ئەکا هەرچەند تا ڕادێک لەوانەیە تەسیری هەبێ بەڵام ناوەکیەکە بەڵێ کاریگەری کۆنتترۆلەکەی ئەوانە کە ئەرێنی ئەبێ والیەکە کە زۆر ئەوەی دەرەوە کاریگەری نەبێ لەسەر شتومەک جگە لە حکوومەتی ئەو وڵاتانە پشتگیری کۆمەڵێک شتومەک ئەکا ناهێڵە نرخەکان زیاد بکە یعنی بە نمونە ئەم کاغەزە گریمان بەندێکی وەرەق ئەیهێنێ بە 5,000 6,000 لە بازاری نێودەوڵەتی بێتە 10,000 ئەو حکوومەت هاوکاری فرۆشیارەکە بە نمونە هەر بە 5-6 بیفرۆشێ بۆ ئەوی بۆ هاوڵاتی ئاستەکە ئاستی نرخەکە نەگۆڕێ زۆر هەستی پێنەکە بەتایبەت لە بابەتە سەرەکیەکانی وەکو سوتەمەنی و خواردنی ئەو بابەتەنە بەڵێ اینجا بینە سەر ئەوەی کە لە ناو خۆ و ئەدات ئەوەی کە فەرمووتان جەنابتان لە ناو خۆ بەڕێستان بیرتانە پێشماوەیەک باس لەوە کرا کە معاملاتی هەوایی هەیە یاخۆت شت هەیە لەو بوارە یەکێک لەو برادرانە باس لەوە کە ئەڵێ تەلیفۆنێک ئەکرێ شەو ئەڵێ بۆ بەیانی 100 دەفتەرم بۆ حازر بکات تەنها تەلیفۆنە سبەی ڕۆژ کە جەنابەت پێش ئەوەی دوکانەکەت بکەیتەوە
لە نووسنگەینی حواڵات و پارە و بابەتانە کە دوکانت کردەوە سێرەی نرخی دۆلار خۆی لە ئەسڵەوە زیادی کردووە بەهۆی ئەو تەلیفۆنە بۆ لەبەر ئەوەی ئەو کەسانە خەریکی ئامادەکردنی سەد دەفتەرەکەن بۆ ئەو کەسە ئەو سەد دەفتەرن ینی پارەکۆکردنەوە یعنی کەمبوونی خستنە ڕوو زیادبوونی نرخ باشە معنی ئەوەیە هێزێک هەیە وەلێکە کە حەزەکە و سوودمەندیشە لەوەی کە نرخەکە زۆر فەرق و جیاوازیە بێ لەبینی ئەوەی کە لە بازاڕەکان هەیە لەگەڵ ڕسمیەکەیە استیفادەکە نمونێک بێنمە بۆ جەنابەت ئەڵێ ئەو کەسانەی کە دەسەڵاتیان هەیە لەم دۆخە لەم بابەتە لە 2003 تا تقریبا تا 22 تقریبا 19 بۆ 20 ساڵ ئەوەی کە دەستیان کەوتووە هەر ئەو کەسانن هەر ئەو حیزبانن ئەو کوتلانن ئەو گروپانن ئەڵێ ئەوەی کە دەستیان کەوتووە لە ماوەی 19 بۆ 20 ساڵە ساڵی 23 لەو 19 ساڵە زیاتر دەستیان کەوتووە بە تاقی تەنیا بەس تەنها ئەو ساڵە بۆیە لێرە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو هێزە ئەو گروپە ڕێگە ئەدات بە ئاسایی نرخی دۆلار دابەزێ بۆ ئەو هێزە لە حکومەت گەورەترە بەتەکید بەس دیار نییە لە سێبەرە من تەسەوری واکەم حتا حکوومەتی ئەمریکاش ئەم هێزە ئەم گروپە کاریگەری هەبوو بێ لەسەر حکوومەتی ئەمریکاش ئەو کەسانی کە لەو بوارە پەیوەندیان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە لەوانەیە کاریگەریشان کردی بێ لەسەر ئەوانش ئیتر لێرە ئەوە حاڵەتێکی تر ئەوەیە کە خواست و خستنەڕووی ئاسایی بازرگانەکان ئاسایی نەک نائاسایی بکرێت لەبەرەو نائاساییش هەیە ئاساییکە ئەوەیە کە من و جەنابەت داوای دۆلار ئەەکەین بۆ ئەوەی شت هاوردە بکەین لە دەرەوە استیراتکردن و هاوردەکردن لە دەرەوە ئەوە وای لێکا کە دۆلارێکی زۆر داوا بکرێت ڕاست حواڵە ئەکرێ بۆ شوێنان بەڵام هەر خواستە جگە لە ئەوە خواستێکی نائاسایی هەیە کە دۆلاری وەرەقی ئەو خەڵکانە ئامادە نەقدی دەستیان ئەکەوێ و ئەیفرۆشنەوە بە گرانتر باشە کاک تۆ لەسەر بازرگانەکان ینی کابرا کە بازرگانێکی گەورەی بابەتێکی خۆراکیە یان سوتەمەنیە یخۆ حکوومەتی عراق لە بانقی ناوەندی لە ڕێ فەرعەکانی خۆیەوە دۆلار بە سعری فەرمی کە 132,000 نادا بە بازرگانانە ئیتر بۆ ئەم شتە من نمونەیەک بێنمەوە بۆ جەنابتان بازرگانێکی بەڕێزی ئەم شاری خۆمان کە ناسراوە لەخوا بەزێت بێ لە ئاستی عێراق ئەڵێ داوام کردو لە بانقی ناوەندی تقریبا بۆ هاوردەکردنی کۆمەڵی کەرستەی خاو بۆ کارگەکەی ئەڵێ دوای 2 مانگونی بۆ 3 مانگ ڕەفزم بۆ هاتەوە هەموو دۆکیومنتەکانی ڕسمیە تۆمار کراوە کارگەکەی لە عێراق لە کوردستان هەموو شتێکی ڕسمیە ئەو وڵاتی حەزری لەسەر نیە لە ڕووی دۆلارەوە تەنانەت هیچ کێشەی نییە هیچ وتی هیچ کێشەم نییە ڕەفزی کردووە بۆ لەبەرەوە ئامادە نەبووە شیرینی بدا بە ئەموو بە ئەو ئەڵێ من نامەوێ پارەکەم حرامی تا بکەوێت بنمونە بۆیە ئەڵێ من ناچارم چی بکەم لە بازار بیکڕم نەچوومە خوانەخواستە دزی و شتی وا بکەم لە بازار ئەفرۆشتێت من ئەیکڕم ئەو بەڕێزە ئەڵێ ئەوەی ئەگوزەرێ باس ئەکرێ سەروی 160 تەعاملاتی عێراق لە دەرەوەی سەکۆی ئلکترۆنیە ئەوەی کە باسیەکە حکوومەت باس لەواکە 170 چۆتە کۆنتترۆلی سەکۆی ئلکترۆنی ئەوانی تر دەرەوەی سەکۆی ئلکترۆنین و بە نائاسایی ئەکرێت یاخود بە شێوەیەک لە شێوەکان ڕێگە پێدراوە ئەڵێ ئەو قسانە هەمووی ڕاستنین وتی من لەناو دۆخەکەم سەروی 160 بۆ 7 لە دەرەوەی ئەو سەکۆ ئەکرێ من وەکو خۆم بڵێم ئەو بەڕێزەکە ئەناسم لەوانەیە قسەکەی زۆر ورد نەبێ هەرچەند بازرگانێکی زۆر گەورەشە الحەمدولله لەوانەیە قسەکەی لەوانەیە لە 100 زۆر ورد نەبێ بەڵام دڵنیام ڕێژەکە لە سەروی 150 پرسیارێکی ترکە پرسیاری زۆری هاوڵاتیانە دکتۆر یعنی ئەگەر لە دۆلار کە لە دەوروبەری 144 و 45 بوو ئەو بوو ینی لە پڕ ڕۆژتان نزیکی 160 و چەند سەعاتێک 1970 جگە بیرە بێت بەڵێ ینی دەبێک زیتی یەک لیتری لە 1000 دینارەوە لە 750 نزیک بۆ لە 3000 بەس کە دۆلار هاتەوە بۆ 146 و 47 و 48 و نزیک 50 ئەم دەبەزیتار 250 لێ بۆ لی نەبووە ئەمە سروشتی ئینسانە سروشتی زانستی ئابووریە و گۆڕاوە ئابووریەکان وایە نرخ کە زیادەکە خێرا زیادەکە بەڵام کە دائەبەزێ زۆر بە خاوی دائەبەزێ بەڵێ لەو بەتەکید لەبەرەوەی من و جەناب بینەرە عەزیزەکان کە ئەچین بۆ بازاڕەکان ئەو زەیتێکا فەرمووی جەنابەت
پێشتر بە 1000 دینار بوو بە 2500 زیاتر بنمونە نرخەکەینەوە بۆ جەنابەت ئەگینە خۆی لەوە زیاترە بنمونە بۆیە لێرە کەدا ئەبەزێ لە 2000ەوە ئەبێت 1750 وەکو بەڕێزت فەرمووت دانابەزێ بۆ 1500 و 1250کەی جاران ئەڵێ لەو دوو سێ ڕۆژێک کە باست کرد بەڕێزت سەروی 50 ملیۆن دۆلار سوودمەند هەبووە لەو دوو سێ ڕۆژە لەو فەرق و جیاوازیە کە زیاد بووە نرخی دۆلار و دابەزیوە 50 ملیۆن دۆلار بۆ سێ ڕۆژ چوار ڕۆژ پارەیە بەڕاستی باشە کەسێکی ئاسایی وەکو ئێمە ئەتوانێ و بابەتە بکەنە خێر ئەوەی کە ڕەبتی هەبێ پەیوەندی هەبێ بە بڕیاری هەمووەکەی ئەوەی کە وتمان کولیەکە ئەتوانێ ئەو شتە زۆر باشە جگەل لەوەی باسی دەرەوەمان کرد ئێستا جەنگێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرۆکی زۆرێک لە وڵاتەکانی گرتووە ینی ئەگەر جارن تەنها لە نێوان قەواری زایۆنی و کەرتی غەزەیە بوو بێ لەگەڵ حەماسا بوو بێ سەباڵی کێشاوە بۆ سووریا بۆ لوبنان بۆ یەمەن خەریکە بۆ عێراق و ئێران ینی پەلە هاویشێ ئەمە پێدراوێکە بۆ ئەوی کە زیاتر ناسەقامگیری دراوە بێ لە عێراق خۆی جەنابەت ئەزانی عێراق وڵاتێکە کۆمەڵێک حزب لەلایەنی کۆمەڵێک حزب بۆ کۆنتترۆل کراوە زیاتر تەمان ئێرانیش دەستی باڵای هەیە لە ئیدارەکردنی عێراق سیاسیەن و هینی ئابووریشەوە بۆیە لێرە زۆر ئاساییە کە تۆ جەنابەت لێرە جم و جۆڵی سیاسی و سەربازی و شتیوا بکرێت و ئاڕستەی سووریا بکرێت ئاڕستەی لوبنان بکرێت ئیتر زۆر ئاساییە ئەو بابەتە و ئەو کەسانەش ئەڵێن فعلن ئەڵێن کە بۆردەمانکردن ئەکرێتنی ئیسرائیل و ئەو شوێنانەکە لە زەوی عێراقیش موشک ئاهاوێشتێت بۆ ئەو وڵاتانەوەی نەبێت بەڵێ تەسەورەکەم ئەمە کاریگەری زۆری ئەو حیزبانن کە پشگیری ئەکرن لە لایەنی ئێرانەوە ئەمانیش ئەو پشگیریە ئیتر لاینی تەسەورەکەم مادی بێ وەکو پارە پشگیری ئەکرێت جگە لە داهاتە نائاساییکە کە لە بەردەستیانە لە فرۆشتنی نەوت و کەس کۆنتتڕۆڵی ناکە بە ئاسایی گەندەڵێکی زۆر هەیە پلەیەکی زۆر بەرزی هەیە ئابووری عێراق لە ئاستی گەندەڵی لە ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی بۆیە ئەمانە هەمووی وەلێکە کە بە ئاسایی نتوانین باسی ئارامی سەقامگیری ئابووری بکەین و بڵێن وڵی سبەی ڕۆژ نرخی دۆلار دائەبەزێ یاخود پێویستیمان بە دۆلار نابێت لە تەعاملاتمان دکتۆر بەرزبوونەوەی نرخی دیناریان نزمبوونەوەی نرخی دینار لە بەرامبەر دۆلارە پەیوەندی بە تاک هاوڵاتیانی عێراق وەرەمی کوردستانەوە هەیە لەوانەیە ئاڵتوون ێزگار بەو شێوازە نەبێ تەناو گەنجانی کە ژنێنن ئەزان ئازارەکەی چەند ئەگەر دۆلار ئازارەکەی ئەگەر ئاڵتوون بەرز بێ نرخەکەی زۆر بێ بەڵام هاوکێشەکە پێچەوانەیە لە بینی دۆلار و زێر کاتێک ئەم بەرزەویش بەرزە بێتەوە یان دوو بابەتی جیاوازن بۆ ئێستا ئەمیش بەرزە خۆی پەناگەن یعنی مەلجەە یعنی کە نائارەمی ڕوو ئەدات بازرگانەکان وەبەرهێنەران ئەو پارەدارەکان ئەبینن کام شت لاینی ئەمنیەتی ئابووری زیاتری تایە زەمان و دڵنیایی زیاتری تایە لە بەهاکەی و نرخەکەی ڕێکە چن بۆ ئاڵتون ئەتوانی یاخود زێر ئەتوانی زوو خێرا بیفرۆشیت و پارەکەت دەسەکەوێتەوە دۆلار لەبەر ئەوەی خودی ئەمریکای ئێستا لەناو بابەتەکەیە و دراوەکەشی ئەمریکایە و گەورەترین وڵاتکە قەرزارە لە ئاستی جیهان ئەمریکایە بۆیە تا ڕادەیەکی زۆر ئەم دراوە جێگی ئەوە نییە کە بڵێ جەنابەت جێگیرە و بە تایبەت لە سێگۆشەی نەوت و دۆلار و زێر هەمیشە یاریەکە ئەو دۆلارە خەڵکە پێویستی بە نمونە حەزی لە مخاتەرەکردن و مەترسیەوەن بابەتانە بوو چۆن ئەو پرۆژێکی وا و لە کڕینی پشک و ئەو بابەتانە زۆر لەوانەیە بچێتە ناو بابەتی کڕینی دۆلار و دراوی گرانبەها بە نمونە وەوەلیەکە کە گوێ نەدات زۆر بە ئەو مەترسیە بۆ لەبەر ئەوەی لە زانستی ئابووری ئەومان پێڵێ چەند مەترسی زیادی کرد چەند ئەوەندە ئەگەری پەیداکردنی پارە و قازانجی زیاتر زیادەکە بەڵام زێر وانە زێر بە نمونە تا ڕادەیەکی زۆر ئارامی لە نرخەیە هەرچەند باستەوە ئەکرێت ئەوەی کە بەرەم هێنراوە ئێستا تا ئێستا سەروی 70 بۆ 80 لە سەد لە بەرهەمی لە ئەو بڕە زێڕێک لە خڕۆکەی زەوی هەیە ئەوەی کەماوە لە بینی 20 بۆ 100 هاسیە واتە لەگەڵ زیادبوونی دانیشتوان کە خواست زیادەکە و ئەو ژانەوە ئەو ئازارەی کە جەنابەت فەرمووت ئەو کەسە کە ژن زیادەکە ئەو خواستە زیادەکە نرخەکەشی زیادەکە بۆیە لەگەڵ زیادبوونی دانیشتوان نرخی هەموو شتێک زیادەکە ئەمڕۆ یەک عیارە زێڕی 18
کێسە زۆر ینی کەم بەکارێنێت بە تایبەت بە زێر نییە وەکو کڕی مەبەستم لە سلێمانی زیاترژنە لە هەولێر و دووەکوانە لە 21 ینیشی پێکرێت ئەمڕۆ نزیک بۆتەوە لە 510,000 یەک مسقال کە بەڕاستیمە زۆر وانە بۆ گەنجێک گوتمان کە بیانێ ژیان پێک بێنێ ئەگەر 10 مسقالکە کە بە 10 مسقال هەر نەجاتی نابێ بەساکە چی لێدێ دکتۆر وتمان پەیوەندیان هەیە بەیەکەوە یانێکا بێت دۆلار تەسیری هەیە لەسەر زێڕیا زەڕێت لەسەر دۆلار یان خواست لەسەر زێر لەسەر دۆلار یعنی کامیان مەترسیەکەی کەمتر بوو زیاتر خەڵک حەزەکە لە عینی زێر وەکو عەرزی جەنابتانم کرد دۆلاریش وەکو دراوێک کە زۆر باوە بەکارهێنێت لە زۆرینەی مامەڵاتی ئینی بازرگانی خواستی لەسرە بە تاکید خواستی لەسرە بەڵام وەکو زێر نییە زێر لەبەرەوەی پەناگەی کە ڕێژەی ئەمانەکەی ضەمانەکەی زۆر زیاتر باش من وەکو پسپۆڕێکی ئابووری وەکو مامۆسایەکی زانکۆم پرسیارت لێ یەکەم جەنابەت من ئاگادارم دەستت نییە لە بازاڕ و دۆلار بەرزکەیتەوە یان نزمکەیتەوە بەڵام دوورم لەخوا بە زیاد بە بڕوای تۆ پێدراوەکە ئەوەمان پێ ئەڵێ نرخی دینار زیاتر دا ئەبەزێ یان وە خۆیە بێ یان نزمە بێتەوە پێشبینی ئەکرێت کە من لەگەڵ پێشبینیەکەم پێشبینی ئەکرێت تا لە بینی 1600 بۆ 1700 پێشبینی ئەکرێت من لەگەڵ ئەو پێشبینیم بۆ بە زمانی بازار ینی 160 بۆ 170 بەڵێ من لەگەڵ ئەو پێشبینیم من ببوورە بۆ بینەرە عزیزەکانیش ئەمە پێشبینی خۆمە لەوانەیە ڕاست نەبێ من لەگەڵ حکوومەتی بەغایە کەوتی دۆلار بۆ ساڵی 2024 ئیتر تەعاملی پێ ناکەم من لەو کەسانە بوو وتم نرخی دۆلار زۆر دابەزێ بەڵام وانە بوو مهم بەرحاڵ ئێمە لە وڵاتێکین و لە ناوچەیەکین کە کاریگەری گۆڕاوە سیاسیەکان زۆر زاڵە بەسەر دۆخی ئابووری و عەرزی جەنابتانم کرد لەبەرەوەی ئابووری عێراق بەستراوە زۆر بە مەحکەمی بە دۆلار بۆیە ئەبینی جەنابەت ناجێگیری دۆخی سیاسی ناوچەکە وەلیەکە کە بنمونە جگە لە کۆمەڵێک هۆکاری تایبەت هەیە کە بنمونە لە سەکۆی ئلکترۆنی من و جەنابەت و کەسانی تر ئەگەر بمانێت دۆلارمان دەست بکەوێ بە ئاسایی پەسەند ناکرێ وەکو عەرزی جەنابتانم کرد ئەو بازرگانە بەڕێزە دوای 2 مانگ و نیم 3 مانگ و پێ وترا تەڵەبەکە داواکاریەکەت ڕەفز کراوە و کۆمەڵێک شتی تر جگە لەوە ئەمە هەمووی ئێمە چیمان هەیە ئێمە پارەی دۆلارمان بۆ دێت لە ئەمریکاوە ئیتر ئەگەر ئەمریکا ناڕازی بێ یاخۆت هەر شتێک هەبێ ڕێگر بێلەوەی کە ئەو بڕەپارە بگاتە عێراق و هەرمی کوردستانە بێتە کێشێکی زۆر گەورە بۆمان لەبەرەوەی ڕۆژانە لە بینی 225 بۆ 250 میلیۆن دلار تقریبا 45 بۆ 50 میلیۆن دلار وابزانام ئەمڕۆ 245 میلیۆن دلار فرۆشراوە لە بانقی ناوەندی بەڵێ ئەوەندە فرۆشراوە ئەو بڕەپارەیە ئەوەندە ئەفرۆشرێت و هێشتا نرخی دۆلار وردە زیادەکە بۆیە لێرە من لەگەڵ ئەوەم کە لەگەڵ نائارامی دۆخەکەەوە و باس ئەکرێت کە لە ماوەیەکی زۆر نزیکتە لە ئێران ئەدرێت ئەوە شوالەکە بازارەکە گەرم ئەکاتەوە و نرخی دۆلار تا ڕادەیەک زیاد ئەبێ کەواتە ئێسێمە لە چەند ڕۆژەکەین کە موچە دابەشەکرێت لە ڕۆژی هەینیەوە موچە دابەشەکرێت واتەم سێشەمێ چوارشەمەیە کۆتایی پێدێ دینارێکی زیاتر دێتە بازارەوە ئەمە پرسیارێکی ئابوووریانە چاوەڕێ بکەین مادەم دینار زیاتریەتە بازارەوە نرخەکەی زیاتریش دابەزێ ئەمە تەسیری هەیە هەمیشە لە زانستی ئابووری خستنەڕووی هەر شتێک بە دراویشەوە نرخەکەی دا ئەبەزێنێ چەند ڕۆژاکە موچە بە تەکید لەبەرەوەی پارە ئەدرێت پارەش مانای ئەوەیە کە ڕۆشتن بۆ بازارەکان و کڕینی شتومەک بە دیناری عێراقی بەڵام لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئەم باوەی کە ئەفەرمووی جەنابەت بەستەنها لە هەرمی کوردستانە لە عێراق نییە لە عێراق یەکی هەموو مانگێک سەرەتای هەموو مانگێک خانەنشین پارە چۆتە سەر حسابەکەی وەکو ئێمە نییە 2 مانگ و 3 مانگ دوا بکەوێ شتیوان نییە لای ئەوان مهم بەرحاڵ هەرچەندەوەی ئێمە ئەگەر بڵین 2 مانگ و 3 مانگ لە سەرەتا دواکەوت بەڵام ئێستا حەقیقەتەن 2 مانگ جارێکە تقریبا تا ڕادەیەک ئەوەی کە زۆر گرنگە لای ئێمە پارەکە دواکەوێت و پارەکە ئەخرێتە بازار لە ماوە 3-4 ڕۆژ پارەکە ئەدرێت و بڕی عێراقی زیادەکات و تا ڕادەیەک نرخی دینار لەوانەیە لە بەرامبەر دۆلار بجوڵێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەگەر فەرقەکە زۆر بێ ئەگەر دۆلار بە نمونە گران بێیان هەرزانتر بێ لە بینی کوردستانی خۆمان و بینی بەغا ئەوەندە دۆلار ئەچێتە بەغاوە ئەوەندە لە دۆلار دێتە کوردستان یەکسانە بێتەوە ناهێڵێ زۆر فەرق و جیاوازی هەبێت باش وەڵام من پێشەوەی بێمە ستۆدیۆ لەگەڵ هاوڕێی خۆشەویستی خۆم
باسی ئەومەکە کەوتم بەرنامەکەی ئەم شۆمان لەسەر ئەم بابەتێ و بیر نەکەیتەوە دۆلار بنێری بۆ یا دۆلار بکڕی لە بەغا بەڵێ وتم لەگەڵ بەڕۆز دکتۆر خالیدیش میوان بوو لە خزمەت ئەوە بم یەک پرسیاری لێ بکە موچەخۆرە وتی کە موچەکەم وەرگرت بە دینار داینم لە ماڵەوەیان بیکەم بە دۆلار جامێ ئەو پرسیارەی ئەو سیاغاکەم بۆ عام ئەوانەی ئێستا لە ماڵەوە من خۆم نازانم ئەگەر دیناریان هەبێ بیکەن بە دۆلاریا بە دینار بی نەخۆی چنێکە موچەکەت خواتکایە ئوستازدانە بۆ ئەوەی بیر بکەمەوە بیکەمە دینار و بیکەمە گەورەترم کەوتمەگەی چ بوونە 10 میلیۆن دیناری ئێستا هەبێ من بەڕاستی نازانم سەرۆک وەزیرانی عێراق ئەڵێ ئێمە دراومە دیناری عێراقیە با دینارمان پێبێ ئەو کەسەی کە 10 میلیۆن دیناری هەیە موچەکەی ئەوەندەی 10 میلیۆنی هەیە دانراو 10 میلیۆنی هەیە نەک موچەکەی 10 میلیۆن بێ ئەو بە نمونە وەرم کرد بەڵێ ئایا بەتەمایە بازرگانی بکە من وەکو خۆم شخصیان ئەڵێم ئەگەر بکرێت بە نمونە ئەتوانێ هاوسەنگیەک ڕابگرێ لە بینی دینار و دۆلار و زێر بۆ ئەوەی ئەها چیاڵێم ئەگەر زەرر بکە ناوی قازانجم نهێنا ئەگەر زەرر بکە کەمترین ئاس زەرر بکە من لەگەڵ هاوسەنگیم ئەگەر بیر بکاتەوە لەوەی کە ناچارە بیکە بە ئەو سێشتا تێگەیشتم بەبەستەوەی بکرێ بە سێ بەشەوە بەشێکی بە دینار نەخیتە یەک سەبەتا بەشێکیشی بکرێ بە دۆلار بەشێکیشی بدرێ بە زێر هاوسەنگێکی معقولە دووبارێکەمە بۆ ئێوەی بەڕێز ئەگەر زەرری کرد خوا نەخواسە ئەگەر قازانجی کرد ئینشاءالله ئەوە شتێکی زۆر باشە بەس ئەگەر زەرری کرد بە زەرەکە بە نمونە لە دینارەکە بێ زێڕەکە بۆی قازانجەکە قەرەبووی ئەکاتەوە یاخود دۆلارەکە بۆی قەرەبووەکاتەوە یاخود بە پێچەوانە تەسەوڕەکەم بوونی هاوسەنگیەک لەو بینە گرنگ بێ بەڵام پارەکەش ئەوەندە نییە کە ئینسان ئەوەندە بیری لێ بکاتەوە دوو مانگ دەردی جەناب تەفەنی دوو مانگ وەرنەگیرا بێ ئێستا 2 کرێخان و قەرزارە ئەی مۆلیدا ئەی خەدەماتی دکتۆر ئەلێرە بام پرسیاری کە لە جەناب بکەم جارە شتێک هەیە من زانستیان ناڵم سیاسیانە نادیسانەوە لە هەرێمی کوردستان شتێکە ناوی ئابووری بێ بەڕاست و گەورەتریشی بکەین بۆ عراق شتێکی هەیە ناوی ئابووری بێ و ئابووری ئەم دوو ناوچەی باسمان کرد هەرێم و عراق ئاوا بەم تەنگەشە بچووکانە یا بەم تەنگەشانە یەکسەر ئاوا فەرقێک دروستە بێ ناوی ئابووری یانی چی ئوستازگیان ئابووری یعنی بوونی سەرچاوە بوونی بەرمهێنان هەبوونی خواست ئەجۆڵێ ئەو وڵاتە هێزەکانی بوارەکانی ئەهین با بڵێن هەردوو کەرتی تایبەت و کەرتی گشتی کە هەر یەکی لەو دوو کەرتانە چەند بواری هەیە بواری کشت و کاڵی هەیە بواری پیشەسازی هەیە بواری خەدەمات و ئەو بابەتانەی هەیە ئەوانە پێکاتەی ئابووریەکەن بەڵام ئەکرێ بفەرمووی جەنابەت بەڕێوەبردن و ئیدارەدانی ئابووری هەیە وە چۆنە ئەو کاتە من وەڵامی بەڕزت ئەمەوە بەڵێ ئیدارەیەکی سەقەت هەیە ئیدارە هەیە بەس بەسەقەتی بەڵێ ئیدارەیەک هەیە ئیدارە هەیە بەس لە ئاسی پێویست نییە بە سەقەتی هەیە دکتۆرە من لی نازانن یا بە ئەنقەسە وڵی تقریبان تا ڕادێکی زۆر وەڵامەکە دیارە ئەوەی قازانجی دەست بکەوێ لەم فەوزایی کە هەیە قبوڵەکە وەکو ئەرزی جەنابتم کرد ئەو گروپەی کە لە 23 ئەو پارە خەیاڵیان دەستکەوتووە ئەیانەوێ با بڵێن هێزی ئەمنی ئاسایی ئیش بکات پۆلیس ئیش بکات پۆلیسی تاوانەکان ئیش بکات پۆلیسی ئابووریە نازانم چی ئەوانە ئیش بکەن حەزی لەوە نییە هەموو شتێک ڕێکوپێک بێ یاسا سەروەر بێ ئیش و کاروبار جوان و ڕێکوپێک بڕوە بۆ ئەو کاتە دەستی کەشفە بێ خۆی کەشفە بێ یعنی ئەو کابرەیە کە باس ئەکرێ دزی سەدەکەی کە کرا و نازەمەوە کە ڕای کرد دەرچووە دەرەوە وڵات و دوایی بە قارەمان دانراوە و کۆمەڵێک شتی تر ئەمانە هەمووی ملیاراتی دۆلاراتی عێراقیان دەرکردووە یعنی تەسەور کە جەنابەت ئەڵێ ئەو بڕەپارەی کە خەرج کراوە لەسەر کەرتی وزە کەهرەبا لە عێراق بەشی دامەزراندنی با بڵین 5 وێزگا 5 ئینی تۆڕی کارەبای 5 وڵاتەکە ئەو بڕەپارەی کە خەرج کراوە لە عێراق ئەوەی کە خەرج کراوە بە عەلەنی بە ئاشکرا شتێکە ئەوەش کە ژێر بە ژێر کراوە شتێکی ترە بەشی جێگیرکردنی کارەبای 5 وڵاتە تەسەورکەن جەنابتان دامەزراندنی وێزگە بۆ 5 وڵات پارەکە خەیاڵیە ئەمە تەنها تایبەت بە کارەبا ئەی بوارەکانی تر بۆیە تەسەور ناکەم بە ئاسایی ئمە بتوانین باس لە جێگیری
دۆخی عێراق بکەین و ئابوووریەکەی بکەین لە ماوەیەکی زۆر کورتدا لەگەڵ ئەم هەموو حیزبانەی کە هەن. بینە سەر هەرێمی کوردستان. ئێستا هەرێمی کوردستان بەڕەسمی نەوتەکەی لە ڕێی بۆریەوە لێ قەدەغەکراوە بێگومان. بەڵام خۆ هەڵناگرێ ینی نەوەستاوە لەوەی کە بەرەمێنانی نەوت ینی بڵێ نایکات و ئەشیکات و ئەشی فرۆشت بە تەنکەر و یا لە ناو بازاڕەکانی هەرێم و عراقە تەنانەوەکو بەنزین و بەرهەمەکانی تری تا بە ناوی دابشکردنی نەوتەوە نەوتە فرۆشە باڵاتی لەم بەرزبوونەوەی یەکشت هەیە ئوستازدانەگە من هەر حەزەکەم عەرزی جەنابتان بکەم. من و جەناب من وەکو خۆ من وەکو مامۆستای زانکۆ لەوانەیە ئێوەی بەڕێز وەکو کەناڵە بەڕێزەکەتان معلوماتتان هەبێ. بەس من لە تلڤیزیۆنەکانی جەنابتان لە وەبسایتە ئەلکترۆنیەکان ئەوە بیستم لەبەر ئەوەی من سیارم نەبردووە من تحقیقات بکەم لەگەڵ سایقی تەنکەرەکان بڵێم ئەم تەنکەرە نەوتی تایە و ئەچێ بۆ کوێ. یعنی ئەوە مەبەستەوەی بڵێ مەبەستم ئەوەیە من ئەبیستم ئەبیستی. من ناتوانم بڵێم من پشتگیری ئەم قسەیە بەڕێزان ببوورە بەڕێزان پەرلەمانتاران بەڵگەیان پێیە. ئەو کەسانی کە پەیوەندیدارن بە ئیشەکە بەڵگەیان پێیە. بەس کەسێک وەکو خالت حەیدەریان مامۆستانی زانکۆ کە ئیشان مامۆستایەتیە لە زانکۆ تەسەور ناکەم بە ئاسایی بەڵگەی وایان دەست. پرسیارەکەی من ئەوە نییە تۆ بەڵگەت لای ببوورە ئەوەی کە کەناڵەکانی میدیا بڵاوەکەنەوە پەرلەمانتارەکان بڵاوەکەنەوە گریمان ڕاستە. بەس جەنابەت ئاگار لێ نییە. بەس لۆیکابێ لێرە شەدیسانەوە حکوومەتی هەرێم داهاتی زیاتر دەسەکەوێت لەوەی کێسە نرخی دینارەکەی دابەزی و دۆلارەکە بەرز بۆتەوە. ئەکید ئەگەر وابێ فعلا وەکو عەرزی جەنابتم کرد ئەوەی کە فەرموو جەنابەت من ئەبیستم من ئاگام لە دۆخەکەیە وەکو بیستن بەڵێ ئەو بڕەپارەیە ئەگەر بچێتە خەزێنەی حکوومەت بەتەکید ئەو کاتە من یەکێک لەو کەسانە بووم کە لەگەڵ بەڕێز کاقوبادا بەشداریمان کرد لە وەرکشۆپی تایبەت بە شەفافیت. یەکێک لە پرسیارەکان لە بەڕێزیان کرا وتیان دەستخۆشی لە بەڕێز دەکەن بۆ ئەو وەبسایتی تایبەتە بە شەفافیت بەڵام تەنها ئەمە داهاتی نانەوتیەکەیە کە تقریبا 195ەکەی تریش زۆر گرنگە و ئاشکرا بکرێت بۆ ئەوەی خەڵکی کوردستان بزانێ چەند بەرمیل دەرەهێنرێت و ئەفرۆشرێت و داهاتەکەی چەنە. ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت ئەو کاتە ئیتر فرۆشتنەکە بە تەنکەر بێ یاخود بەبۆری بێ هاوڵاتی خۆمان ئەزانێ ئەچێتە خەزێنەی مەرکەزی یان ناچێت و ئەو کاتە ئەتوانێ لە بەرپرسانی خۆمان بۆ کابینەی داهاتوش بڵێ من ئەمەوێ وەکو چەند وڵاتێک هەیە ئێستا هەیە ئەڵێ من ئەمێ بزانم بودجەی هاوڵاتی ئەم ساڵ چییە؟ من چەنم بەرئەکەوێت لە نەوت لە کارەبا لە ئاو لە تەندروستی لە کۆمەڵێک شت چنم بەرئەکەوێ لە کۆتایی فلان ناو لە بودجەی هاوڵاتی بۆ ئەم ساڵی 25 مەبەستم چنی بەرئەکەوێ. بەس دکتۆرەوەی تۆ باسێکی ئەزانی لەکوێ چێ ئەوە لە وڵاتێکی دامەزراوەی وەکو وڵاتانی ئەوروپا لە وڵاتە عەرەبیەکانیش ئەوە هەیە عەرەبیەکانیش کەنداو بەتایبەت بەڵام کوا لێرەشتی وایە مەگەر لە ساڵی 2014 بوو بیرمێ ینی لایەنە سیاسیەکان باسیەوە کرد هەر هاوڵاتیەک پشکی ئەبێ لە کۆمپانیای نەوت پشکی خۆی ئەبێ وەکو هاوڵاتیەکە نەکرا. جا کاتم تەواو بوو بەڵام جەنابەت فەرموود ئەوەی سلێمانی لە 105ەکەیەتی ئەوە داهاتی نانەوتی عێراق و کوردستانیش ئێمە 105 داهات 195 ئەمە گشتیە لە ئاستی عێراق و کوردستانیش 195 ئەو داهات 90 بۆ 95 ئەو داهاتێک کە دەستمان ئەکەوێ هی نەوتە ڕێژەکەمەکە هی نانەوتی. تۆ سیاسینی منەوە لە تۆ ناپرسم هەر بۆ زانیاری بۆ تۆ بۆ بینەران ئێستا پەرلەمانتاران و لایەنە سیاسەکان لەسەر ئەو لە 105 بۆ لە 110 کە غەیرە نەوتیشە گومانیانێ لەوەی کە کەشفەکرێت جازوە مەرج نییە هەموو ئەوەی کە لە ناو مەوقعی شەفافیت هەیە هەموو داهات یاریمی کوردستان بێ. یعنی ئەمە پرسیارە ئایا مەرجە من وەکو خۆم شخصیان ئەتوانم بڵێم نەخێر مەرج نییە. یعنی ئایا هەموو تەعاملاتی نانەوتی لە فرۆشتن و کڕین و ئەو بابەتانەی کە حکوومەت یاریمی کوردستان ئەنجام ئەدرێت ئەچێتە ئەو وێبسایتە ئەو پرسیارە. یەک پرسیارەتی و کۆتایی وەکو مامۆستایەکی زانکۆ و ئابووری ناسێک داهاتەکان لە کوردستانە بە نەوتی و نانەوتیەوە یەک گیرفانەیە کە گیرفانی حکوومەتی هەرێمە وەزارەتی داراییە ئەچێتە ناوییا بە بڕای تۆ گیرفانی دیکەژەیە خۆی ئەبێ وابێ ئەنیوان نییە ئەبێ وابێ زۆر باشە. چ شتێک ویستت بیڵی پرسیارێکی تر باشە چ شتێک ویست بیڵی بووی پرسیارەکانی منەوە نەدوت حەزەکەم لە کۆتایە بیڵی. گرنگیدان بە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئابووری وامان لێ ئەکا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بیرمان کردەوە لەوەی کە دەوڵەتی کوردستان دەوڵەتی کوردی بنیاد بنین ئەو کاتە ئەتوانین بڵێن بە سەرچاوی ئابووری خۆمان ئەتوانین
پێداویستەکانی خۆمان پڕ بکەینەوە. ئیتر ئێران دەرگای داخست، عێراق دەرگای داخست، تورکیا نازەم چی دەرگای داخست. مهم ئێمە لە ناو خۆمان ئەتوانین خۆمان بژینین و پێش ببەستین بە ئیمکانات و توانای خۆمان. ئەوە نەکەین هەمیشە چاومان لە نەوتە لە دۆلارە و ئەو موچەیە کە بەغا بۆ من ئەینێرێ. زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ و شارەزای ئابووری سوپاس بۆی کە لەم تۆرەی لەگەڵمان بوویت. سوپاس دەکەین. خۆشەویستان تا ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین. خواتان لەگەڵ.